کوێخادێرین بۆچی دەستگیرکرا و چارەنووسی چی دەبێت؟ بەرەبەیانی دوێنێ دووشەمە کوێخادێرین عوزێری گەڕایەوە هەرێمی کوردستان بەڵام لە فڕۆکەخانەی سلێمانی لەلایەن هێزێکی هاوبەشی دژە تیرۆر و کۆماندۆوە دەستگیرکرا. هەر سەر لە ئێوارەی دوێنێش دەستگای ئاسایشی هەرێم لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە کە کوێخادێرین بە فەرمانی دادوەر دەستگیرکراوە و لە زینداندایە. کوێخادێرین ساڵی ڕابردوو با بڕیاری سەرۆکی یەکێتی دەست بەسەر ماڵ و موڵکەکانی داگیرا و قەڵاکەی تەقێنرایەوە. ئەو کات دۆسیەی تەقەکردن لە سەرمایەدارێکی سلێمانی درایە پاڵی. بەڵام کوێخادێرین ڕەتی کردەوە و هەڵهات بە وڵاتی بەریتانیا. یەکێتیش لە میدیاکانەوە هەڵمەتی ڕوخاندنی قەڵاو ماڵەکەی کوێخادێرینی وەک هەڵمەتی چاکسازی و دژی گەندەڵی و سەروەری یاسا ناوبرد. عشیرەتی عوزێری کە بنەماڵەکەی کوێخادێرینن ناڕەزایەتیان دەربڕی دژی ئەوەی کە بەرامبەر بە کوێخادێرین کراوە. دوای چەند مانگەی کوێخادێرین لەگەڵ بافڵ تاڵەبانی ڕێکەوتن. هەر ئەو کات تیوار ئاشکرای کرد کە ڕێکەوتن کراوە و کوێخادێرین دەگەڕێتەوە هەرێمی کوردستان. دوای چەند مانگێکیش لە ماڵی کۆسرات ڕسوول لە سلێمانی بە سڵحی عەشایری کێشەکەی کوێخادێرین و ئەو سەرمایەدارەی تەقەی لێکرابوو چارەسەر کرا. بەپێی زانیاریەکان یەکێتی قەرەبووی کوێخادێرینی کردوتەوە و بە ڕێکەوتن گەڕاوەتەوە سلێمانی. بەڵام وتویانە دەبێت بە ڕێکاری یاسایی دادوەر و کەفالەت بکرێت و ئازاد بکرێت. بەپێی زانیاریەکان لە چەند ڕۆژی داهاتوودا کوێخادێرین ئازاد دەکرێت. چونکە بەپێی ڕێکەوتن لەگەڵ یەکێتی هاتۆتەوە و بە بڕەپارەیەکی زۆریش قەرەبووی ڕوخانی قەڵاو ماڵەکەشی دەکرێتەوە.